کۆبوونەوەکی راپۆرتەکەی لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان لەبارەی خۆپیشاندانەکانی ئەم دوای هەرێمی کوردستان و پێشێرکاری و وردەکاری ڕووداوەکان ڕاستەوخۆ لە قەڵاتزێەوە میوانداری بەڕێز ئەیوب عەبدوڵڵاه سەرۆکی لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکانی پەرلەمانی کوردستانمان کردووە. سەرەتا سوپاس کاگەیوب بۆ ئامادەبوونت لەم گەشتەی هەواڵ. بۆ ئامادەکردنی راپۆرتەکەتان پشتان بە چ سەرچاوەیەکی زانیاری بەستووە؟ بەڵێ لەسەر کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کە تێیدا لیژنەی ناوخۆ. بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوە و سڵاو لە گوێگران بینەرانی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان. ئێمە وەکو لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی خۆپیشاندانەکان. بەڵێ کاوڵە فەرموو. بەڵێ لە سەرەتای دروستبوونی خۆپیشاندانەکانەوە ئێمە سەردانی مەیدانیمان دەست پێ کرد و لە پەیوەندی بەردەوامدا بووین لەگەڵ هەموو دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستاندا و لە ڕۆژی 24 مانگ لەگەڵ لیژنەی ئەمنی سلێمانیدا کۆبووینەتەوە. دواتر ڕۆژانی دوایی لەگەڵ لیژنەی ئەمنی ڕاپەڕین و لیژنەی ئەمنی کۆیە و لەگەڵ لیژنەی ئەمنی قەڵازێ هەر لە پەیوەندیدا بووین و ئەو شوێنانەی تریش کە پێویستی کردووە بە تەلەفۆن لەگەڵیاندا بووین. راپۆرتەکەمان لە ئەنجامی سەردانی مەیدانی و پەیوەندی بەردەوام و ڕاستەوخۆمان لەگەڵ دەستگا ئەمنیەکان و لەگەڵ خۆپیشاندەران و لەگەڵ گیراوەکانیش کە لە ناو سزنەکاندا سەردانمان کردوونەوە دواتریش دوای ئازادبوونیشان بینیومانە. بەڵێ بێگومان کاگەیوب هەموو راپۆرتێک خاستن ئەو راپۆرتانەی پەیوەندیان بە سلک و دەستگای ئەمنیەوەیە گرفت و ئاستەنگ و لەمپەر دروستە بن. ئێوە لە ئامادەکردنی ئەم راپۆرتە کە بڕیارە سبەینێ لە پەرلەمانی کوردستان بیخوێننەوە هیچ لەمپەر و ئاستەنگێکتان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بۆ دروست کرا؟ ئەگەر هەیە ئاماژەی پێ بکە. بەڵێ ئێمە کە سەردانەکانمان دەست پێکرد پێمان ڕاگەاندن بە دەستگا ئەمنیەکانمان ڕاگەاندن کە ئێمە بە چەند مەبەستێک ئەو سەردانانەمان ئەنجام داوە. یەکێکیان ئەوەیە کە دەستگا ئەمنیەکان کێشە و گیرروگرفتەکانی خۆیانیان چێ کە ڕاستەخۆ پەیوەندیان بە لیژنەکەی ئێمەوە هەیە. دووەمینیان ڕەوشی گیراوەکان لە ناو گرتوخانەکاندا چۆنن و سێهەمینیان ئەو دەستگا ئەمنیانەی کە معنینین بە خۆپیشاندانەوە شێوازی بیر لە ئەوە بکەینەوە چۆن چارەسەری بۆ بدۆزینەوە. بۆ نمونە بە پێی یاسای خۆپیشاندان دەبێ هێزی چالاکیە مەدەنیەکان لە بەرامبەر خۆپیشاندەراندا بوەستن و شوێنەکە گشتیەکان بپارێزن. بەڵام ئەوەی کە بینیمان لەم خۆپیشاندانەدا بەڕاستی هەم هێزی پێشمەرگە تێوەگلێنرا بوو هێنرا بۆ ناو شار و ئالیاتی حربی لە هەمەر و باجەڕ هێنرا بۆ ناو شار و شارۆچکەکاندا و ئەو دەستگایانەی تریش چ ئاسایش و چ هێزەکانی دیکەی پۆلیسی مەحەلی و ئەوانە هەر هەمووی خراپۆ گەڕ بۆ ئەوەی کە ڕوبەری خۆپیشاندەرا ببنەوە کە لە ئەساسدا دەبووە هەر پۆلیسی چالاکیە مەدەنیەکان. بۆ ئەوەی ئێمە بیرمان کردەوە چ بکرێت باشەوە پێشنیاریشمان کە لە راپۆرتەکەدا نووسیوە بۆ حکوومەت کە داوامان کردووە کە چارەسەری ئەوە بکرێت و لە ناو ئاسایش و لە شوێنی گرتوخانەکانیشدا سەردانی گیراوەکانمان کردووە. لە هەندێک شوێن گیراوەکانمان هەر نەبینی و لەبەرەوەی ڕاگواز بوو لە شوێنی خۆیان نەمابوون و لە هەندێک شوێنش بینیومانن. ئەوەی کە بەرچاومان کەوت بەڕاستی کە ئەم خۆپیشاندانە پێویستە وا تەعاملی لەگەڵدا نەکرێ وەکو حکوومەت ئیدعای بۆ دەکرد کە دەستی لە پشتە. ئێمە خۆپیشاندانێکی خۆڕسکی واقعیمان بینی کە هەموو چین و توێژەکان و هەموو تەمەنەکان و هەموو ڕەنگە جیاوازەکان و بە تایبەتی کەسوکاری شەهیدان و ئەنفال و ئەوانە تێیدا بەشدار ببوون. یعنی ئەم خۆپیشاندانە هاوار و ناڕەزایەتی هەموو ئەو چین و توێژان و خەڵکی کوردستان بوو لە بەرامبەر ئەو غەدر و ناحەقی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەرامبەری کراوە.
بۆیە دەمویستمان ئەو دەنگەش کە دەنگی ڕاستەقینەی ئەو خەڵکیە بگەێنین بە پەرلەمان و لە ڕێگەی پەرلەمانیش سەرۆکاتی پەرلەمانیشەوە بیگەێنین بە حکوومەت. بەڵێ وەک ئەوەی لێرە و لەوێ و حکوومەت و بەرپرسەکانی هەردوو حیزبی دەسەڵاتیش باسی دەکەن کە ئەم خۆپیشاندانانە دەستی لە پشت بووە، دەستێکی ئاژاوەجێڕی و تێکدەرانە. ئێوە لە راپۆرتەکات و لە بەدواداچوونەکانتانە بۆتان دەرکەوت فعلەن خۆپیشاندانەکان دەستێکی تێکدەر وەک ئەوەی لە بینی دوو قەوسا حکوومەت و دوو جوت حیزبی دەسەڵاتدار بانگەشیان بۆ دەکرد، فعلەن دەستی تێکدەری لە پشتەوە بوو؟ ئێمە لە راپۆرتەکەدا تەکیدمان لەوە کردوێتەوە هەتاوەکو حکوومەت چارەسەری بنچینەیی ئەو واقعی ژیانی خەڵک نەدۆزێتەوە و نەیکات، هەمیشە لە هەرێمی کوردستاندا زەمینەی خۆپیشاندان بەردەوام دەبێ و سەرڕای بەردەوامبوونی زەمینەی خۆپیشاندان زەمینەی لادانی ئاراستەی خۆپیشاندانیش بەرەو توند و تیژی ئامادەجی هەیە و بەشێک لەو ڕۆیشتن بۆ لەو ئاقاری توندوتیژی لەوەیە کە حکوومەت تا ئێستا بەدەنگ داخوازی خۆپیشاندەرانەوە نەهاتووە کە لە ڕێگەی ئاشتیانە و هێمنانە و شارستانیانەوە هاتوونەتە سەر شەقامەکان و بایکۆتی دەوامەکانیان کردووە، وەکەوەی بینیمان بایکۆتی دەوامی مامۆستایان، فەرمانبەران و خۆپیشاندانی تەنانەت چڵەدارێک بەڵە کاگەیوب ناهاتنیان لەلایەن حکوومەتەوە ئەو چین و توێژانەی تووشی ناومێدی دەکات و ئەوە وا دەکات کە لەنا ئەو چین و توێژانەدا خەڵکێک هەبێ پەنا بۆ توندوتیژی بەرێ. ئەمە لەلایەن بەڵێ داندا لە دروستبوونی توندوتیژیدا هیچ دەستێکی جێرە شێوێنی، هیچ دەستێکی خراپی تێناکەوێت. تۆ کە زمینەکە حکوومەت ئیدامەی پێبدا و چارەسەری بنەڕەتی بۆ نەدۆزێتەوە کەواتە حکوومەت نابێ گلەیشکات لە مداخەلەکردنی هیچ خەڵکێکی خراپ و جێرە شێوێندا. دەبێت زمینەکە لە حکوومەت نەیهێڵێ و چارەسەری واقعانەی بۆ بدۆزێتەوە، ئەو کاتەش خەڵک ناچار نابێ بێتە سەرجادە و هاوار بکە بۆ داوای مافەکانی خۆی. بەڵێ بەڕێز ئەیوب عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکانی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە قەڵاتزێوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ جەنابەت.